نە گۆڕستانە و نە پەرزگا، بەڵکو یەکێکە لە حەمامە دێرینەکانی قەزای کفری. کاتێک دەچیتە نێو گومەزەکەوە بە پلەکانە دادەبەزیتە خوارەوە و ڕاستەوخۆ دەچیتە نێو حەمامەکەوە کە لە ژێر زەویدایە. ئێرە شوێنی چاوەڕوانی و دانیشتنی ئەو کەسانە بووە کە لە حەمامەکە مەلەیان کردووە. لێرە دانیشتون تا نۆرەی خۆشۆردن و مەلەکردنیان هاتووە. تاکە گەرماوە لە کوردستان و دەفەری گەرمیان کە لە ژێر زەوی دروست کراوە، ئاوەکەیشی ئەڕاتە ناو کاریزەکان کفریەوە. من خۆم بۆ خۆم وەک شخصی خۆم هاتمە بۆیە لەگەڵ باوکمان کە منداڵ بووم، ئەمی هاوڵ بۆیە لێرە خۆمانە شۆرد. ڕۆژانی هەفتە دابەش کراوی بەسەر پیا و ژنە، چەند ڕۆژێکی بۆ پیا و چەند ڕۆژێکی بۆ ژن، یا بەیانان بۆ پیا و ئێوە ئاوای تر تەوزیع کراوی ژن و پیاوە هاتن بەس جیاواز ئاهاتن. ئەم ئەیشە ئەی ژوورەی وا لێ دانیشتینە، ئەمە شوێنی ئیسراحەتی ئەو کەسێ لەسا کە تێن بۆ حمامەکە لێرە خۆیان ڕوتەکەن و خۆیانە گۆڕن جلگۆڕینۆمانە. و حەمامەکەی کفری کە مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ سەدەی 19 لەلایەن کەسێکەوە بە ناوی ئیحسان تۆپاڵەوە دروست کراوە. لە نێو حەمامەکەدا کۆمەڵێک تابلۆ کە لەلایەن هونەرمەندانی کفریەوە دروست کراون و هەڵواسراوە. تابلۆکان گزارش لە مێژووی کفری دەکەن. دانیشتوانی قەزاکەش نیگەرانن لە داڕوخانی حەمامەکە. ئەم حەمامان ناسنامەی ئەم شارەیە. داواکەم لە هەموو بەرپرسان یاریمی کورسان ئەوڕێک لەم شارە بدەنەوە بە تایبەت ئەم حەمامە. بەڕاستی ئەگەر کۆمەڵێک پیاوچاکی ئەم شارە نەبوایە یان کۆمەڵێک خەڵکی دڵسۆزی هونەرمەند و کۆمەڵی هونەرمەند و دڵسۆز نەبوایە، ئەمە پێش 10 ساڵ پێش ساکی ڕووخا بوو. شاری کفری جاران ناوەندی بازرگانی بووە لە نێوان شاری سلێمانی و بەغدای پایتەختی عێراقدا. بازرگانەکان زۆربەی جار بۆ مەلەکردن لەم حەمامە لایەن داوە. عوبێد محەممەد کە ساڵانی هەفتاکان لەگەڵ باوکیدا بۆ مەلەکردن سەردانی حەمامەکەی کردووە، نیگەرانە لە دەڕوخانی شوێنی یادگاریەکانی. بۆیە سەیرەکەم بەداخ و بە پەژارەیەکی زۆرەوە سەیرەکەم ئەو شوێنە لە یادگاری مناڵەکانم خەریکە داڕوخێ، خەریکە لە ناو ئەچێ. ڕۆژێ لە ڕۆژان ئێستا چەندێ خۆشەما ئەڵێ مێژم ئەلێرە خۆم شۆشووە، ئەلێرە خۆم شۆردووە، کەس و کارە ماتی لێرە خۆی شوردووە، خەڵکی میێوان هاتی لێرە خۆی شوردێ، وەس پێم شوێنیان داواتەوە. ئێستا وە بەرچاومەوە بە بەرچاومەوە ها لە داڕوخانە و هانا بۆ کی ئەوەم نییە، بۆیە لێرەوە هانا بۆ حکومەتی هەرێمەوەم بگێتە ئەم گەرماوە کە تاکە گەرماوە لە کوردستانە لە ژێر زەوی دروست کراوە بەو شێوە دروستکرا کە کارەبای نییە، ئیسە ڕۆژنایە. قەزای کفری سنووری گەرمیان پڕە لە شوێنەوار، بەڵام زۆربەی شوێنەوارەکانی داڕوخاوە. هیچ هەوڵێکیش بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان لە ئارادا نییە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کفری.